دوای ڕێگنەکەوتنی هەرێم و بەغدا لەسەر جێبەجێکردنی یاسای بودجە بە تایبەت بڕگەی داهاتی ناوخۆ و خەرجی نەوتی هەرێم با بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق هەردوو بانکی ڕەشید و ڕافیدەین بە قەرز پارە بۆ هەرێم دەنێرن. بانکەکانی ڕەشید و ڕافیدەین دوو بانکی حکوومەتی عێراقن. بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕی تریلیۆنێک و 500 ملیار دینار بۆ 3 مانگ بە حکوومەتی هەرێم دەدەن. بۆ وەرگرتنی قەرزەکە دەبێت وەزارەتی دارایی هەرێم ڕێکەوتنێک لەگەڵ هەردوو بانکەکە واژۆ بکات. هەر لە ڕێکەوتنی هەردوو بانکەکە و وەزارەتی دارایی هەرێم دەبێت گەرەنتی ئەوە بدرێت ئەو قەرزە بۆ وەزارەتی دارایی عێراق بگەڕێندرێتەوە و لە شایستەکانی هەرێمی کوردستان بە پێی بەندەکانی یاسای بودجە پاکتاو بکرێت. حکوومەتی هەرێم سوودی دەچێتە سەر. هەردوو بانکی ڕەشید و ڕافیدەین کاتێک پارە بە قەرز دەدەن بڕێک فائیدەی دەچێتە سەر. بە پێی زانیاریەکان ڕێژەی ئەو فائیدەیە لە نێوان لە 4% بۆ لە 9% دەبێت. بەمەش کاتێک حکوومەتی هەرێم پارەکە وەربگرێت و دانەوەی دوا بکەوێت بڕی فائیدەکە زیاتر دەبێت. قەرزەکە بۆ موچەی کام مانگ بەکاردێت. بە پێی لێدوانی حکوومەتی کاربەڕێکەری هەرێم ئەو قەرزەی بانکی ڕەشید و ڕافیدەین کە بە هەرێم دەدرێت بۆ موچەی مانگی 9 و 10 و 11 بە گوێرەی وتەی شارەزایان بە پێی ناوەڕۆکی ڕێکەوتنی وەزارەتی دارایی هەرێم و هەردوو بانکەکە دەکرێت قەرزەکە بۆ موچەی مانگەکانی 7 و 8 و 9 بەکاربێنرێت. بۆچی وەزارەتی دارایی عێراق بە شێوەی سولفە پارە بۆ هەرێم نانێرێت؟ وەزارەتی دارایی عێراق لەم ساڵدا 5400 ملیار دیناری بۆ هەرێم ناردووە کە دەکاتە بڕی 2 تریلیۆن دینار. لەو بڕە تەنیا 400 ملیار دینار بە شێوەی قەرزە ئەوەی دیکە سولفەیە. هەروەها بڕی 598 ملیار دیناری دیکەش لە مانگی 8 وەک سولفە نێردراوە. بە پێی یاسا وەزارەتی دارایی عێراق دەتوانێت سولفە بدات بەڵام دەسەڵاتی پێدانی قەرزی نییە. بە گوێرەی یاسا سولفە فائیدەی ناچێتە سەر و دوای پاکتاوکردنی شایستە داراییەکان لە پشکی هەرێم دەبڕدرێت بەڵام قەرز بانک دەیدات و فائیدەی دەکەوێتە سەر. دوای ڕێگنەکەوتنی هەرێم و بەغدا لەسەر بڕگەکانی تایبەت بە داهاتی ناوخۆ و خەرجی نەوتی هەرێم وەزارەتی دارایی عێراق پێدانی سولفەی ڕاگرت. کەی یاسای بودجە لە نێوان هەرێم و بەغدا جێبەجێ دەکرێت؟ ئەگەر یاسای بودجە جێبەجێ بکرێت لەم ساڵدا پشکی هەرێم لە یاسای بودجێ عێراق 16 تریلیۆن و 498 ملیار دینارە. مانگانەش دەکاتە تریلیۆنێک و 375 ملیار دینار. سەرەڕایەوەی ڕێنمایەکانی جێبەجێکردنی یاسای بودجێ عێراق لە مانگی 8 چوونەتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام تاوەکو ئێستا هەرێم و بەغدا لەسەر داهاتی ناوخۆ و دەواازە سنووریەکان و خەرجی نەوتی هەرێم نەگەیشتوونەتە ڕێککەوتن. بە پێی زانیاریەکان بەغدا بۆ خەرجی بەرهەمێنان و گواستنەوەی 1 بەرمیل نەوتی هەرێم 6 دۆلار دەدات بەڵام حکوومەتی هەرێم و کۆمپانیا نەوتیەکان بۆ هەر بەرمیلێک نەوت داوای 31 دۆلار دەکەن. هەروەها لەسەر چۆنێتی دابەشکردنی داهاتی ناوخۆ و دەواازە سنووریەکان ناکۆکی قوڵ هەیە و بەغدا بە پێی یاسای کارگێڕی دارایی داوا دەکات هەموو داهاتی خاڵە سنووریەکان و لە 150 باج و ڕسوماتی فەرمانگەکانی هەرێم بۆ وەزارەتی دارایی عێراق بێت. لە بەرامبەردا حکوومەتی هەرێم ئەو داواکاریەی ڕەت کردووەتەوە.